سڵاو ئەی خەمی ئاشنام بەخێر بیتەوە باوانم. سڵاوتان دەبێت ئەم کاتتان باش ئەزیزان و خۆشەویستانی کەناڵی کەرکووک و پرۆگرامی لەگەڵ پەیمان. پرۆگرامی لەگەڵ پەیمان ئەم جارە زۆر تایبەتە چونکە میوانەکەم بەڕاستی تایبەتە. هونەرمەندی ئەزیز مامۆستای گەورە حەمەڕۆکەرمی مامۆستاگیان سڵاوت لێبێت. زۆر خۆشحاڵ بۆم لای فەخرمە پرۆگرام لەگەڵ جەناب لە خزمەتانم لە خزمەتی تەلەڤیزیۆنی کەرکووکم. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان هەڵبەت بینەرێکی زۆر باشت هەیە. ئەو جیلەی کە خۆت گۆرانیت بۆ تۆ هیچ هەوادار و یۆگری تۆن گۆرانەکان ئەوەندە تایبەتن جیلەکانی دوای ئەو جیلی من و ڕەنگە جیلی دوای منیش بە هەمان شێوە جۆگری جەنابت بن بۆیە بینەرێکی تایبەتت هەیە. گرنگ بوو کە پرۆگرام لەگەڵ جەنابت بکەم. من لە خزمەتانم سپاسی ئەو بینەرەکەم و جۆگرانەکەم کە بە درێژایی ئەم 30 ساڵ تا 35 ساڵە لە ساڵی 90ەکانەوە دەستم کردووە بە گۆرانی و تا ئێستا بەردەوام و کۆمەڵێک گۆرانیم هەیە لە یادگاری خەڵکاماوەتەوە. یاخوا هەر بمێنیت مامۆستاگیان بەرهەمی تازەمان ئەبێت با لە ئێستاوە جارێ پێش دەست پێک زانیگەمان لە بەرهەمی تازەی تۆ ئەبێت یان وازت هێناوە لە کاری هونەری؟ نەخێر وازم لە کاری هونەری نێناوە بەڵام ئیتر ئێمە تەمەنمان هەڵکشا ئیتر هێدیەتی گەورە بین وا من لە سمەنا و 69 ساڵەوە قەراری ئەوم داوە ئیتر کاری ئەلبوم نەکەم خۆتان نەزان پارەکە من ساڵی 2023 ئەلبومی وەرزێکی ئاڵم بڵاو کردەوە بەڵام دوای ئەوە قەرارمدا ئیتر ساڵانە بێت و ساڵجارێ بێ بتوانم بەرهەمێکی بەرهەمێ بێت و بەرهەمی جوان بێ کە بەدڵی خۆم بێ و بەدڵی میوزیسکانەکان بێت تۆماریکەم و لە ئێستادا خۆشبەختانە و پێم وایە یەکەم جارە بۆ ئەوەی باسەکەم ئێستا ئێمە سەرقاڵی بەرهەمێکی نوێین بە ناوی بۆ حەبیبە لە شاری کاک شاعری جوان نووس خەیاڵ جوان کاک شوانمەندی بڕۆین دانیشی وردەوردە بەڵێ و هەروەها ئاوازەکەشی لەلایەن ئاوازانەری گەورەی کورد مامۆستا بورهان موفتیەوە دانراوە و دابەشکردنی مۆزیکەکەی لایەن هونەرمەندی و ئەزمون و بەتوانە کاکتوانە خوشید. بەڵێ ئەمە بەم زوانە بڵاو ئەبێتەوە ئینشاءڵڵا. وڵایی بەرهەمەکە ئێستا کاری مۆزیکی تەواو بووە یعنی هەر ئەوە نەماوەتەوە من دەنگ خەمەسەری و منی دایمەن پەلە ناکەم چکە کاری مۆزیکێکی زۆر جوانی بۆ کراوە و ئینشاءڵڵا دەنگم تۆزێ لە بار بێ و باش بێنە ئەم هەفتەیە بێ هەفتەیەکی تر بێت دەنگ خەمەسەری و بەنیازیشین کاری ڤیدیۆ کلیپێ جوانی بۆ بکەین هەر لێرە لە کوردستان هەر لە کوردستانێکین ئیتر بەنیازین بە پێ سپۆنسەرانی دەستمانەکەوێ ئێستا چۆن بێ حەزەکەم باسی ئەوش بکەم گۆرانی بۆ حەبیبە من لێرەوە زۆر سپاسی دەستگای کەریمی حەلەکەکەم و بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ کە هەڵسا بە سپۆنسەری ئەم گۆرانیە ینی سپۆنسەری گۆرانیەکە لەلایەن دکتۆر تەها ڕەسوڵەوە کراوە بەڵام دواتریش کە گۆرانیەکە تەواو بووم هیوادارم سپۆنسەرێکمان دەست بکەویت بۆی کاری ڤیدیۆ کلیپەکەشی بۆ بکەیت بەڵام تا ئێستا نییە ئینشاءڵڵا ئەویش دەبێت هەڵبەت کێخوا ئەیاتێ سپۆنسەری کاری هونەرمەندێکی گەورە بە ئەزمموی وەکو جەنابت مامۆستاگیان پاشناوەکەت کەرکووکیە لە سلێمانی ئەژیت ئەمە ڕەنگە جێگەی پرسیار بێت لای زۆرێک لە بینەران و یۆگرانت هۆکاری ئەمە بۆ چێگەڕانکەوە چەند ساڵە بێتەوە لە سلێمانی نیشتەجێی بێگومان من یەکەم شت شانازی بە لەقەبەکەشمەوەکەم کە حەمەڕۆ کەرکووچیم بوو وارەوەها لە دایک بووی شاری کەرکووکم ساڵی 1956 لەگە ڕێکی بەرتەچی تاالبانی چاوم بە دنیا هەڵێناوە توانم بڵێم زۆربەی یادگاری خۆش و ناخۆشەکانم لە شاری کەرکووک بووە ئاشکراشە ئەو گەڕەکەی کەم چاومتیا هەڵێنا گەڕێکی بەرتەچی تاالبانیە شوێنی چەندین کەڵە هونەرمەند و ڕۆشنبیر و نووسەری گەورە بوو هەر ئەوەش بوو کاریگەری ئەو گەڕەکەش بوو کاریگەری خستە سەر کە من ببم بە هونەرمەندێک و خزمەت بە هونەری کوردی بکەم ئەگەر باس لەوە بکەی لەقەبەکەت کەرکووچێ و لە سلێمانیە تەبانێ من خۆم بە خەڵکی هەموو کوردستان نەزانم سلێمانیشە شاری خۆمە هەولێریشە شاری خۆمە بۆکشە شاری خۆمە ئێمە کوردینەوە هەموو شوێنێ بە شوێنی خۆمان ێزانین بەڵام ئێمە لە دوای لای قۆناغێک لە قۆناغەکان دوای ساڵی 90 دیار ئێمە وەزایکی زۆر باشمان نەبوو لە شاری کەرکووک ماوەیە وەزایکی خراپ و عسکەری و فیراری و چوزانم هونەر نەتوانی بە ئازادی پێشکەشیگەی بەڕاستی من دایمەن حەزم کردووە هونەرێ بکەم ئازاد بوومتیایە هەر ئەوە بوو ساڵی 91 ڕووم کە دە شاری سلێمانی خۆشەویست لێرە جارێکی تر دەستم کردەوە بە هونەر
من لە ساڵی 91 بوویان 92 چونکە من گۆرانی خەجێ خەجانم ساڵی 92 تۆمار کرد بزە بە ساڵی 92 و لەو کاتەوە تا ئێستا بەردەوامم واتە نیوەی تەمەنم لە شاری کەرکووک بۆ نیوەکەی تری لە شاری سلێمانی بووە هیچ جیاوازیەک نییە ینی بگرە من ئەو کارە هونەریانەی کردوومە هەموو کارەکان زۆربیان هەمووی بەدەست و پەنجەی میوزیسیانانی سلێمانی کردەوە کراوە و هەروەها چەند هونەرمەندێکی شاری خۆشمان وەکو مامۆستا چالاک و چەند هونەرمەندێکی تر من کاری هونەریم لەگەڵا کردووە. درستە هەربژی مامۆستاگیان گرنگەوەی بەردەوامی هونەرەکەت بە کوردستان و بەشێکی زۆری با بڵێن شارەکانی عێراقیش بڵاو بۆتەوە گرنگ نیە لەکوێ بژیر گرنگەوەیە بەنگی بتوانین خزمەتی هونەر بکەین و سووریشمان نەکردووە لە کەرکووک یانی من بە درێژایی ئەم هەموو ساڵە من بەردەوام سەردانی شاری کەرکووک کردووە و هەروە هەوڵم داوە کاری کۆنسرتی گەورەی تیا ساز بدەم هەر بۆ نمونە ساڵی 2010 لەگەڵ گروپێکی مۆزیکی جوانی شاری سلێمانی و لەگەڵ خانمە هونەرمەند ئاڤان جەمال ئێمە توانیمان کۆنسرتێکی زۆر جوان لە شاری کەرکووک ئەنجام بدەین و هەروەها لەلایەن تەلەڤیزیۆنی کەرکووک شۆکاری وێنەگرتنی بۆ کرا. ڕاستە مامۆستاگیا باسی خەجێ خەجانە کرد یەکێکە لە گۆرانیە زۆر جوانەکان بەشێکی زۆری هونەرمەندەکانی تریش بە ئێستاشەوە ئەیڵێنەوە ئەم گۆرانیە چۆن لەو ساڵەیە بۆ هات فیکری کێ بوو چی سەرچاوی خەجێ بوو خەجێ خۆی کێیە؟ من ساڵی 92 کە هاتم بۆ شاری سلێمانی بەڕاستی من هەکبەیەک لە هونەرم پێ بوو ینی هاوڕێکانش مەزان لە شاری کەرکووک هەر بۆ نمونە ئێستا کاک سیروان کۆیی کە ئێستا زیاتر بایەخی داوە بە نووسین ئێستا باری تەندروستی باش نیە و هیوای تەندروستی باش و تەمەند درێژی بۆ خوازم و هەروەها هاوڕێکی ترمە بوو بەڕەحمەت بێ کاک تەحسین چاوشین هاوڕێ عمرم بوو کاک فەرید خەیات ئەمانە ئەو کاتێ من لە کەرکووک بەیەکەوە بوون و زۆر هانی منیانەدا بۆ ئەوەی من هونەر بکەم و بە تایبەتی کاک سیروانم هەردووکشمان هونەرمان بەیەکەوە کرد هەم بواری مۆزیک و گۆرانی و هەموو بواری با بڵێن بەشداری درامای تەلەڤیزیۆنیمانەکرد بەنامەی شانۆگەریمانەکرد ئەو کاتە ئیتر ئەو هەکبەیە لای من کۆ بوو کاتێک هاتم بۆ شاری سلێمانی حەزم کرد نووسەر و ڕۆشنبیران لە نزیکەوە بناسم من یەکەم دوو ڕۆشنبیر کە ناسیم با بڵێن شاعری هاوڕێم شاعری بە ئەزمون کاک دلاوەر قەراغی بوو و هەروەها برادێکی ترمان کە کاری با بڵێن دەرهێنانی یەکرد کاکارزان بەداخەوە ئەو لە هەمان ساڵە کۆچی دوایی کرد دواتر من هاوڕێتیم لەگەڵ کاک دلاوەر قەراغی بەردەوام بوو من پێم وت دەنگم خۆشە و من پێویستیم بە شیعرەیە بۆی بتوانم ئاوازیان بۆ دابنی و بیکەمە بەرهەمێنێ ئیتر ئەوە بوو هەر سەرەتا سێ شعری بە منداڵەوانە شعری خەجەی خەجان سڵاوی خەمی ئاشنام و شعری دەستگیرانە ڕەشپۆشەکەم من لە هەمان ساڵە کاری ئاوازم بۆ هەرسیانیان کرد خۆت ئاوازە بۆ دانا بەڵێ هەمووی ئاوازی خۆم بن من زۆربەی گۆرانیەکانم ئاوازی خۆ من و هەروەها چەندین ئاوازی میوزیسیانانشم بووتەوە چونکە من باسشم کردووە لە چاوپێکەوتنە گۆرانی بێژ بەردەوام کە ئاوازی بەخۆی دانا نزیک بوونەیە کە بێ لە بینی ئاوازەکانی بەڵام من هەوڵم داوە لەگەڵ ئاوازدانەرەکانی تریش گۆرانی بڵێم بۆ ئەوەی ستایلەکەم یەک ڕیتم وەرنەگرێ ئیترەوە بوو خەجێ خەجان بڵاو بووەوە هەر ئەو ساڵش دەنگ و سەدایەکی زۆر باشی دایەوە ساڵی 92 ئەو کاتە زیاتر لە ڕێی رادیۆکانەوە پەخشەکرا ئیتر ماوەیەکی زۆر و دواییش بەڕەحمەت بێ هونەرمەندی هاوڕێم کاگاجات خانەقینی تۆ بۆ ئەم گۆرانیە ئەو کاتە مامۆستانەوە قەراغیش لێوە بوو وتیان بۆ کاری ڤیدیۆکلیپی بۆ ناکەی ئەو لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەو کاتە لای جامێعە بوو کاری ڤیدیۆکلیپمان بۆ کرد و گۆرانیەکەش دەنگ و سەدایەکی زۆر گەورەی دایەوە هەتاوەکو ئێستاش ئەوترێتەوە هەتا ئێستش هەرێڵێنەوە گەنجەکان و هەر گۆرانی ڕەسەن نامرێت هەموو کاتێک ئەوترێتەوە بەڵام من حەزەکەم زیاد لە باس لە بیرۆکەی گۆرانیەکە بکەم من چەند جارێک بە کاک دلاوەرم وت ڕاستی ئەو زەمەنە من ئەو گۆرانیم کرد ڕێک خەجێ خەجان بۆ من کەرکووک بوو چکە من تازە لە کەرکووک هاتبووم بەرەو سلێمانی کەموو دهۆ خەجێجان وامەزانە کە دوورم لێت کەرکووک ئەمە دوور کەوتمەوە لە کەرکووک ئیتر بەڕاستی کاک دلاوەریش بیرۆکەی شارەکەی پێم نەوت بەڵام لە چەندین چاوپێکوتناکە ئەو سەردەمە چاوپێکوتنیان لەگەڵ من سازدا وتم من ئەو گۆرانیم بۆ کەرکووک بووتەوە و هەر بۆ کەرکووکش بووتەوە دواتریش کاک دلاوەر وتی کاک ئەو شعرم بۆ کەرکووکم نەنووسیوە ئەو شعرە تایبەت بۆ پێشمەرگەیەک لە شاق بۆ
لە ڕۆمانی خەجووە سیامند و ئەوتم لاوەرکاتی خۆی بە منێتنەوەی بەڵام گۆرانەکەش خەجێش لای من هەر کەرکوو بوو ئێستش بە کەرکوو کەمێنێت گۆرانێکی زۆر جانە مامۆستاگیان ئەتوانین گەوەندەیە کۆپ لەبێت وەڵای ئەگەر بتوانم بوونە سپاس دەکەم بۆ خەجێگیان وا مەزانە کە دوورم لێت جۆڕا دێرە ئەوان نێرگز گۆرانی عاشقت بۆ دەڵێت وا مەزانە کە لێت دوورم ئەمن ئێستا خوڕپەی دڵی هەڵۆی سوورم بۆ خەجەکەم خەجێی خەجان بووکە جوانەکەی کوردستان بۆ خەجەکەم خەجێی خەجان بووکە جوانەکەی کوردستان هەربژی مامۆستاگیان هونەرمەندێکی لاو هەیە بۆکان هەورامی بەشێکی زۆری گۆرانەکانی تۆ ئەڵێتەوە هیچ گوێت لێ بووە یان هیچ کات هەبوو کۆنتاکتان و بەیەکەوە داوا بکات فیدباکێکی بیتێ لەسەرەوەی کە چۆن گۆرانەکانی تۆ ئەڵێتەوە پێم وایە تایسە دوو گۆرانی منی وتۆتەوە گۆرانی خەجێی خەجان و گۆرانی سەد خەرامانیش دیارە کاکەبووکان دەنگێکی زۆر خۆشیە و هەروە حەزی کردووە زیاتر ئاراستەی هونەری ڕەسەنی کوردی بێ هەر ئەوەش ینی گۆرانی چەندین هونەرمەندانی وتەوە و ناوبانگشی پێ دەرکرد بەڵام من ڕۆژێک قسەمان کرد بە تەلەفۆن من نەمبینیوە تایسە بەڕاستی وتم دەنگ خۆش بێ دەنگێکی باش هەیە و زیاتر حەزت بە هونەری ڕەسەنە بەڵام ئێمەش هەروەکە ئێوە بووینە سەرەتا هەر بە لاسایکردنەوە دەستمان پێ کردو و دواتر بیرمان کردوێتەوە کە بەرهەمی تایبەتی خۆمانە بێ و ببین بە هونەرمەندێک ڕۆژێ ڕۆژان کە وازمان هێنا خەڵک گوێ لە بەرهەمەکانمان بێ ئیتر بەڕاستی ئەویش زۆری پێخۆش بۆ قسانم پێوت و هەر ئەوەش بوو دوا بە دوای ئەوە توانی بەرهەمێکی تازە بکە لەگەڵ کاکتوانە خۆشیدا و پێم وایە ئێستش هەر بەردەوامە بتوانێت کۆمەڵی بەرهەمی تۆمار بکە و هیوای سەرکەوتنی بۆ خوازم هەربژی کاتە مامۆستاپێت ناخۆش نییە کەسێکتر گۆرانی تۆ بڵێتەوە من پێم ناخۆش نیە بەڵام ئێمە خۆمان لە ژیانە ماوین بڕواتە بێم خۆمان لە ژیانە یانی ئوسوڵ وایە تۆ گۆرانی بێژێک ئەڵێیتەوە کە لە ژیانە مابێ بپرسی پێ بکەیت بێ پرسی پێ بکەیت بەڵام بەداخەوە ئەو گۆرانیانەش کاکبۆکان یەکەم گۆرانی هەر لە بەرنامەیەکی کورساتە بوو ینی ئەو بەرنامەیەش تایبێتە بەوەی کە گۆرانی بێژان بڵێنەوە ئیتر گۆرانی دووەمیش من باش لی تێنەگەیشتم لە بەرنامەیە گوتی لە کورمات کرد وام زانی هەر خەجێڵێتەوە بەڵام دوای بوو بە خەرامان مامۆستاگیانەر بژیت پارتی دوای بەرنامەکەمان بەرینە شوێنێکی تر شتێکیش بخۆینەوە هەیچێکا لە خزمەتانە ئەزیزان لەگەڵتان بەردەوامین لە پارتی دومی پرۆگرامەکەمان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست مامۆستا محەممەد ڕۆف کەرکووکی مامۆستاگیان ساڵانێک بەکاری بەرگدرۆ مەشغوڵ بووی ئێستا پێم وا بێواست هێناوە و لەو بارەیە نەماویت نانا دەمێکە ئێمە من حەزەکەم ئەگەر باز لە پیشەی بەرگدرووی بکەم با لە کەرکووکۆ دەست پێ بکەین ئێمە وتمان ئیتر وای لێ هاات نیوەی تەمەند چوە کەرکووک و نیوەی تەمەەن هاتێرە ئێمە کاتی خۆی لەگەڵ وەسالەتیفی خەیاتی هاوڕێم کاوڕێ عمرمەوە ئێستش شاری کەرکووک هەردووکانی خەیاتی هەیە ئەو کاتە ئێمە لە بازاری حلواچیەکان من لەگەڵ وەسالەتی بیشمە کرد بیشمە کرد با بڵێن ساڵی 1986 و تۆزێ بەرەو سەرەوە من خەیاتیمە کرد لەگەڵ وەسالەتیفا لە چەند ساڵی و دەستە پێکرد مامۆستا وڵایە توانم ئێمە تۆزێ با بڵین بە گەورەی فێربووین هەتا وەسالەتی بیشەروا بوو لە عینە مناڵیەوە فێری خەیاتی نەبووین بە گەورەی فێربووین دواتر کە من هاتم بۆ شاری سلێمانی ساڵی 94 لە بازاری خەفاف قاتی سێ ئەینیشت لەگەڵ وەسالەتی دوکانێکی ترماندانایەوە هەر لەگەڵ دوکانە با بڵێن این ماڵە خزمانی خۆم بوون لە سلێمانی دوکانەکان پێدا بووم ئیتر دەستمان کردەوە بە خەیاتی بەڵام من هیچ کات یادگاری ئەو دوکانم بیر ناچێتەوە ئەبێ ئێستا پڕ بێ لە یادگاری جوان هەموو ئەو گۆرانیە جوانانەی ساڵی 90 کە ئێستا تۆ و خەڵکانێکی زۆر گوێی لێگرن هەمووی لە دایک بووی ئەو دوکانەیە هەر لە گۆرانی خەجەی خەجان و سڵاوی خەم و عاشقی بێدڵ و تۆبەمەی و کورە سوزانم خەرامان و سڵاوی خەم و چەند جوانە و عاشقا هەمووی لەو دوکانە لە دایک بووە ئەو کاتە زۆربەی هونەرمەندان و نووسەران و ڕۆشن بیران ینی سەردانی ئەو دوکانی منیانە کرد ئەو دەمەوە کە ئێرە نەبوو شوێن زۆر نەبوو ترە یانزانی دوکانێکی من هەیەەوە پێ دوکانێکی هونەری و هەرەوەش بوو ینی زۆر لە شاعیرە گەورەکان لەوانە مەسەلەن بۆ نمونە کاک سابیر سدیق کاک ئیسماعیل خوڕماڵی کاک جەمال غەمبار
کاک بەرزان هەستیار زۆر لەو شاعیرانە هاتن وەروەها هونەرمەندانی گەورە وەکو کاک کەریم کابان و کاک حەمەی نێرگز بە ڕەحمەت بێ و کاک برایمی خەیات ئەویش هەر بە ڕەحمەت بێ کاک عوسمان عەلی ئیتر ئەویش خۆشی هەر خەیات بوو ئەهات نەوێ هەر ئەوەش بوو یانی لەو دوکانە چەندین شعر نووسراوە بۆ نمونە کە شاعیرەکەنی سوێتی دواتر من کردوومە بە گۆرانی هەر لەو دوکانە لەو دوکانە من چەند جارێکیش لە بەرنامەیە باسم کردووە مەسەلەن زۆر لە شاعیرەکان کە ئیلهامی شعریان بۆ هاتووە منیان لەسەر مەکینەکە هەڵسان و دەشوێنەکەی من دانیشتنەوە و شعریان نووسیوە مەسەلەن شعرێک بۆ کاک ئیسماعیل نووسی بۆ کاک وشیاری حەمە فەرەج هەر لەوێ نووسی وای ئەو کردی بە گۆرانی یاخود شعرێ بۆ من چەند جوانە و عەشقە لە ڕەنگی گوڵەچێەوە کاک ساویر نووسی دواتر هەر خۆم کردم بە گۆرانی و هەروە ئیتر شعرم لێەوە وەرەگرت ینی شعرم وەرەگرت و دوای کاری ئاوازدانانم بۆیە کرد و تەزیرێکی بچووک مەبوو ئەو کاتە لەبەرەوەی من ینی هیچ دەنۆتە و مۆسیقا نازانم ینی با بڵێ من بە هاوی لە حندانێ بەڵام مێشکم پڕە لە مۆسیقا و ناسینی مەقامەکان و ڕیتمەکان و ئەوە ئیتر بۆ تەزیلێ بچووکە لە ساڵی نەوەتەکان ئەتوانم زیاد دە 12 ئاوازم پێدانا ئێستش تەزیلەکە مەڵگردووە لە ماڵ و زۆر داروێنەکەشی لە فەیسبووکدایە بەزێ ئەما مەساو دوکانە کە ئەمەە شوێنی یادگاری شیرین بووە چۆن دەستت لەدەستی بۆ ئەوازت لێ بۆ باسکەم حەزی ناکەم بگەڕێمەوە سەر ئەو مێژووە من دوکانەکەم پێم خۆش بوو ئەو هەموو خەڵکە سەردانی منیانەکە ڕەنگە ڕۆژی وا هەبوو کوڕێکمان لابوو بادینی چاشی ئێسش ماوە یعنی ئەوە پێ خۆش بوو میوانمە هات ڕۆژ وا بە ڕەنگە پاری 20 چان بدای هەری میوانەکان لەبەرەوە هاتن بۆ لای من بەداخەوە گۆرانی خەرامانم دانابوو ساڵی 98 ئەوە من یەکەم جار لە فێستیڤاڵێکی گەورەیە لەگەڵ هونەرمەندانی هاوڕێم ئەوەی بیرم بێ ئەو کاتە هونەرمەندەکان کاکەوی عەلی بوو جەمال حەسەن بوو ئازاد خانەقینی بوو ئیتر فێستیڤاڵێکی کرابوو بە تەوحید ینی تیپەکەش هەر تەوحید کرابوو هەمووی تیپەکان کە بوو بە یەکتیب ئەوەیە من ئەو بەیانی گۆرانیەکەم ببوورە دوای دوسێ ڕۆژیتە منە وایە گۆرانیەکەم لەسەر شانۆ بوو تا پێشەوەی تۆماریکەم ئیتر سوزانم مزەمیلێکمان لابوو بە ڕەحمەت بێ ئەمری خوای کرد بەیانی زوو بوو تووسی پەتایە بوو دم با دەرزی لێدەم تۆزێ باش بوو کە چوون بەداخەوەتر دەرزی پرۆکاین بوو چۆ ناو خێنمەوە ئەوەی بەسەر منی هێنا ئەوەی بەسەر منی هێنا ئیتر ئەو دنیایم بە چاوی خۆم بینی ئەو کاتە هاوڕێکمە بوو کعلی مێردی کەژاڵخان گەیشتە سەر و منی بردووە خەسەقانە ئیتر بەرەبەر کەس بوومەوە دوایەوە تۆزێ باری دەرونیمی تێکدا و نازانم چی دوای هاتمەوە سەر خۆم هاتمەوە سەر خۆم و خەرامانشم تۆمار کەیسە جۆتان لێە اینجا دوای ئەوە هەر بەردەوام بووین تا ساڵی 2006 ئیتر من تووشی سەوفانی مل بووم 4 فەقەرەی ملم بەشێکی زۆری بەرگ درۆکان ئەو سەوفانش هەر لە سەدمەی ئەو دەرزیەوە بوو تووشم بوو ینی هۆکاری سەرەکیەکەی نامنی شوکارم بوو هەری شوکارم باش بوو لەبەرەوە خەڵک من هونەرمەند بووم بەردەوام سەردانی منیانەکە ئیتر بەڕاستی تووشی ئەو سەوفانە بووم لێرە پێیان وتمە بێ عەمەلیاتکەی چوون بۆ ئێران بۆ لای دکتۆرێک گوتم ئەوتی پێویستیت بە نەشتەرگەری نییە بەڵام کە گەڕایتەوە بۆ کوردستان ئیتر هەر لە بەیانی و دەست کە بە مەلە شتەمەلە بکە بۆ ئەوەی نەگەی بۆ مەرحەلەیە ئیتر ئەوە بم وازم لە خەیاتی هێنا و دوایی بازارەکەشمان تەقریبا سقوتی کردەوە نە ئیماراتی جوان و دروست بوو ئێستا شەر ئیمارەکەمان قاتیسە یەک دوکانی تیان یە بازاری خەفاف تەنها قاتی یەک و دووەیە ئیتر ئەو هۆکارە بوو کە من وازم لە خەیاتی هێنا ساڵی 2006 مامۆستا هیچ جلێک لە دەست سەقەت بۆ یا سەرەتا کە دەست پێکرد هی کەسێک بوو بێت کە طبعا زۆری سەقەت بووە هەموو جلێ بە باشی نایەتە سەقەتشمان کردووە باشیشمان دووریەوە و تۆزێ خەیاتیش بێ مەوعید بووە ئەڵێ منی تووشێ و حاڵەتانە بوومە ئیتر کارەبانە بووە شتێکە بووە تووشێ و حاڵەتانە بووینە عادەتەنە هەروایە ڕاستە مامۆستا گیان شەربەتەکەت خۆ بە تۆزێ دەروونمان فێنک بێتەوە ئەمڕۆ گەرمە ئەمە چەند ڕۆژێکە زۆر گەرمە ئاخیرەکەیەتی منەڵم بۆیە وایە ڕەنگە هی ئەوە بێ دوای بیریەکەینەوە کە هاتیێن چونی ناو دیستانان ئایلۆ گەرمایە چەند خۆش مامۆستا لە سۆشیال میدیا پۆستێکی زۆر جوانم بینیڵێ ئێمە فێر نەکراوین چێژ لە شتەکانی چواردۆرمان تەنات لە وەرزەکانیش ببینین زستانە ئەڵین بێنەوتیە بێ کاربایە سەرمایەکی هاوینە هاوینە چێژ لەو گەرمایە نبینەوەی کەی زستانێت ینی ئێمە هەر ڕاکەڕاک و هەڵپەی ئەومانە بگەینە شتێک و دوای چێژی لێ نابێت دڵمان بێ شتەکە ڕاستەکەی وڵی تر ئاوایە ئیترمە هەموو وەرزەکانە وەرزی گەرما هەیە و فێنیکی هەیە و سەرما هەیە و بێ ڕابێن لەگەڵیان ڕاستە خۆشبەختانە لە کوردستانە هەر چوار وەرزەکە زۆر بەڕوونی دەرکەوتووە
وڵات هەیە هەر یەک وەرزەنە بە حەزرەتی تۆزێ هەتاون ڕواتە بێ من ساڵی 2005 سیویت بووم ئیتر ئەو ساڵە چوین بۆ کۆنسێرتێک لێ من 3-4 کۆنسێرتم لێ سازدا ئەو ساڵە بڕواتە بێ گەرمایەک هات پێم وایە پلەی گەرما 25 دەرەجە بوو بەس لەوێ عادەتەن لەبەرەوەی خۆر نزیکە لە دەریاوە تر تووشی هەڵم و بخار و ئەوە بووین من هەر خەریک و بخینچێم لێ لە 25 دەرەجایە ئێرە زۆر باشەوەتە هەر بێشی نادێنێ چای گەرمە خۆینەوە ئەرە وەڵڵا مامۆستاگیان کێ فریشتەی عەزابی تۆ بوو؟ ئەویش هەر بەسەراتیەیە گۆرانی سد خەرامان لە شعری هاوڕێی شاعیرم کاک سابر سیدیق کە ئێستا لە وڵاتی سوی دەشێ ئەژێت و لێرەوە ڕێز و احتراممان بۆی کاک سابیر ئەو کاتە پێشمەرگە بوو لە شار نامیر کە شعرێکی دەرکردو بوو ئەم سد خەرامانی تیا بوو هێنای بۆ دوکان من خوێندبەوە ئیتر کە خوێندبەوە زۆر سەرنجی ڕاکێشام کاک سابیر زۆر شعرێکی جوانە بەخوا من حەزەکەم کار لەسەر ئەم شعرە بکەم بەڵام هەندێک ملاحەزەمەیە ئەگەر بتوانی دروستی کەی یاخود بە هەردووکمان من زۆرم پێخۆشە بێ ئیتر شەو ڕۆشی لە شوێنێ دانیشتین وتم حەزەکەم شتێکی بۆ ئیزافەک هەیە و شعرە شعرەکە خۆی زۆر جوانە وەکو قەسیدەیە بوو ئیتر ئەوە بوو من و کاک سابیر ئەو کۆپلە شعرەمان بۆ زیاد کە دەی فریشتەی عەزابی من سد خەرامانم دوور لە باڵا شەنگەکەی تۆ ئیتر ئەومان بوو بۆ ئەوی من بتوانم کە بەستەکاڵیم و ئەگەڕێمەوە دایمەن ئەو فریشتەی عەزابە ناو گۆرانیەکەیە دووبارە بکەمەوە ئەم فریشتەی عەزابە شتێک نەبووە لە لای خۆت کەسێک لای من نەبوو بەر من هەر لە ناوەڕۆک ئەو شعرەوە ئەو دەمە خوێندنەوە بەڵام مەتوانم بڵم زیاتر هەردوو کۆپلەکەش کاک سابیر هەر خۆی داینە بەڵام فکرەی من بوو کە شتێکی وا دروست بکرێ بوترێتەوە لە ناویە ئەوەش بە هەمان شێوەیەکە لە گۆرانی شعرەکەش هەر بەسەرهاتی و بەسەراتەکەی لای چیرۆکێکی لە پشتەوە چیرۆکێکی لە پشتەیە و خەرامان هەیە و ئەو خەرامانەش بووە کە کاک سابیر توانیتی و شعری بۆ منووسێ خۆشبەخت بۆ ئەو خەرامانە کە گۆرانی بۆ باسیەکەی سجە ژیانەماوە وەکو کاک سابیر باسیەکەی ترەوە خۆی زانێ ئەوە چیرۆکێکی نهێنیەکەوە زۆر لە گۆرانیەکانم چیرۆکیانەیە ئەوە چیرۆکی مەحرابی 10 چیرۆکی هەموو شاعیرەکان بۆیان جێڕامەوە یعنی ئەگەر کەسێک شاعیرێک شعرەکەی جوان بوو ناخی خۆی بوو چیرۆکەکەی بوو بهێنێ بۆ تۆیەکی بە گۆرانی من تەماشای شعرەکەکەم ئەگەر شعرەکە لێریشی بێ لە ڕووی وتنی گوشەکانەوە بۆ ئاواز باش بێ و شەرێکی لێرەکی سڕ بێ و بتوانین لە ڕیتمێکی مۆسیقای دەحنی بۆ دابنین ئەو کاتە من ئەو شعرم بەدڵ بێ بەڵام ئەبێ شعرەکەش جوان بێ ئێدرمە خۆشمان شعر ناسین کە شعر هەڵەبژێرین بێگومان شعری باش هەڵەبژێرین مامۆستاکەمان لە کۆپلەیەک بێت لە فریشتەی عەزابی من خەرامان خان بەسەر چاو کۆچت بۆ تا تەوقی مەرگ و لە گەردنم نابێتەوە تۆش دەتەوێ لە دافتەری عەشقی یەکا کاڵبینەوە دەمن چی بکەم سێت خەرامان سرم سەختە و بەرێگە دەگرم پاش کۆچی تۆ خەرامان خان لەگەڵ کۆڵێ خەمانەمرم ئەی فریشتەی عەزابی من سد خەرامانم دوور لە باڵا شەنگەکەی تۆ بێخەم نابن خەونەکانم دەنگت هەر بمێنێ مامۆستاگیان دەنگت نەڕزێ ماندوم کردی نانا لە خزمەتانە من لە خزمەتانە یەکێکە لە گۆرانی هەرە جوانەکان ئێستاش ئەوترێتەوە گۆمان لێ ئەبێ تا بێت جوانتر ئەبێ زیندوو بێ گۆرانیە بێ ڕەسەنایەتی پێوە دیار بێ گۆرانیەکانی من و گۆرانی چەندین هونەرمەندگیری بە توانای ئەم شارە کە لە ساڵی نەوەتەکان و 2000 و بەرەو سەر و تۆماکەوە هەتا ئێستا خڵی یادگاری زۆر لەگەڵ درستە هەڵبەت ئێمەش یادگاری لەگەڵ دروستەکەی نەک هەرجیلی ڕەسەن خۆی یادگاری دروستەکە بتێوێنێتەوێ بڵێ مامۆستاگیان ئەگەر دەرفەت بڕەخسێت یان جارێکی دیکە گروپێکی باش و جوان هەبن بەتەمانیت کۆنسرت ئەنجام بەی زنجیرە کۆنسرتێک لە شارەکان وەڵی من خۆتان نەزانیم و گۆرانیم زۆر هەیە ئێستا بە هیچەوە حەود ئەلبوم و کۆمەڵێک گۆرانی سنگڵ و من زۆر لە ستایلەکان گۆرانی وتووە مەسەلەن ستایلی تەڕەبی گۆرانی وتووە ستایلی پاپ سونەتی گۆرانی وتووە
من ئەسڵەن کۆمەڵی گۆرانیم هەیە تا ئێستا لە کۆنسێرتانم بووتووە مەسەرەن ئەو گۆرانیانەی کە زیاتر بە شێوازی پاسونەتی وتراوە وەکو مەسەرەن گۆرانی پەری و بادە و حەزم کرد ئەگەر سپۆنسەرێکی باشم دەستکەوێ دوو کۆنسێرت بکەم کۆنسێرتێک زیاتر گۆرانی تەڕەبی بڵێن ئەوانەی لای خۆمان کەرکووک و ئێرە و زیاتر کۆنسرتێکیش بە مۆسیقای پارسونەتی بکەم بەڵام هەتا دەنگم ماوە ئەگەر نازانم ئیتر ئەوش تەمرینی ئەوێ و ڕاهاتنی ئەوێ لەگەڵ گۆرانیەکان ئەگەر سپۆنسەرم دەستکەوێت لە ئایندایە حەزەکەم دوو شێوازە کۆنسێرت بکەم کۆنسێرتێک بە مۆزیکی پارسونەتی بیکەم و کۆنسێرتێکیش هەر بەو مۆسیقا شایعانەی خۆمان کە زیاتر گۆرانی تەڕەبیەکان ئەگرێتەوە ڕاستە ئینشاءڵڵا ئومێدەکەم لە داهاتوە بتوانین لە کۆنسێرتی جەنابەت دابنیشین ئینشاءڵڵا با پشوویەک وەرگری شەربەتەکەمان بخۆینەوە دواتر یەک پیاسەی بچووکین بچی لە شوێنێکی تر زۆر باش زۆر باشە زۆر باش بەشێکی زۆری هونەرمەندە گەنجەکان و بەشێک لە بەتەمەنەکانیش ئێستا لایڤ میوزیک ئەکەن شەوە ئاهەنگەکەن چییە لەسەر ئەم لایڤ میوزیک و شەوە ئاهەنگا خۆت تا چەند لەگەڵ ئەمەیایی هیچ کات لایڤ میوزیکت کردووە یان پێیان و توی لە شوێنێک من لایڤ مۆزیک ناکەم بەڵام ئەم شێوە هونەرە لە هەموو دنیاە هەیە ینی هەلیانە لە وەتەن لە عەربی هەیە لە ئەوروپا هەیە لە هەموو شوێنێک هەیە بۆ نمونە مەسەرەن کازم ساهیر لایڤ مۆزیکێکت ساتل بەیاتی لایڤ مۆزیکێکت گۆرانیە وت و بوونە گۆرانی بێژی زۆر گەورەش بەڵام ئەوە مێنێتە سەر ئەو هونەرمەندە خۆی تا چەند حەزیرەیە بەڵام من هەر خۆت حەزم لێ نەبوو بابەتەکە ئەوەی کە پێت باش زۆریش پێمیان وتووە و بەڵام من حەزم لێ نەبوو حەزم کردو هە زیاتر ئەو جۆرە خزمەتەی کە ئێستا بە هونەریەکە من لەسەرەوە بەردەوام من باشە کەم دەرکەوتن باشە یان بەردەوام بەرهەمی تازە و لەسەر شاشەوی من پێم وایە زۆربۆری باش نییە ئەنی زۆری دەرکەوی ڕەنگە کارەکانت بە ئاسێکی خراپا بڕوە بەڵام تۆ هەمیشە ئەگەر تاخیریش بێ هەوڵ بدێ کاری جوام بکەی باشترە هەوڵ بدێ کاری جوام بکەی باشترە زۆربۆری باش نییە ینی تۆ مەسەلەن ئێستا بۆ نمونە وەکو باسم کرد ئێمە حەزە گەورە بووینەوە ساڵی بتوانین بەرهەمێ دوو بەرهەم بکەین باشە بەڵام تۆ 4-5 بەرهەمت کرد ڕەنگە کاری خراپشی تێ بکەوێت مامۆستا دوێتت کردووە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست خات و ئاڤان لەگەڵ خات و ئەمەل و خات و تارە بەڵێ لەگەڵ هەستیانیان هەرسیانیان دوێتمێ لەگەڵیانە بەڵێ لەگەڵ کامیانە زۆر مرتاح بوویان ئەگەر بکەمەوە هەڵبژاردنەوە هەرچەند تۆزێ ناخۆشە کامیان باشتر بوون مەسەلە هەڵبژاردن نییە مەسەلەن بۆ نمونە لەگەڵ هونەرمەندی هاوڕێم ئەمەری سعید کوردێمە گۆرانی درامای ڕەشەی پۆلیسمان وتووە تەنها ئەوە بووە مەسەلەن لەگەڵ هونەرمەند تارا ڕەسوول گۆرانی بۆ چیاتیمان وتووە بە یەکەوە تەنها یە گۆرانی بووە بەڵام لەگەڵ ئاوان جەمال لەبەرەوە ئێمە هەردووکمان مۆزە بووین لە دایرە بەیەکەوە چەندین کارمان کردووە ئێمە لە کۆنسرتێکا 12 گۆرانیمان بەیەکەوە وتووە و پێشتریش چەند کۆنسرتیش ترمان بۆ دایرە کردووە بەڵام هەرسیانیان هونەرمەندی زۆر دەنگ خۆشن و هەریەکە شێوازێکی زۆر تایبەتی خۆیانەیە من هەرسیانیان زۆر بەدەنگ خۆشە زانم هەرسیانیشان هاوڕێن یەکتریان ناسن و زۆر ڕەفیقی یەکترین ئەگەر ئێستا بەدەر لەو خاتونانە خاتونێکتر داوای دوێتە لێ بکات دوێت ئەەکەیان دوێت ئیتر تەمەنی من ئەو نایەنێ ئیتر بەڕاستی من گەورە بووم مامۆستا بۆ ئەو لە باسی تەمەن ئەەکەی ئاخرت تەمەن چییە تۆ ئیسا تۆ کچێکی گەنجێ خۆ من زۆر ئاساییە وەکو خوشکی خۆم وەکو کچی خۆم لەگەڵ یابم بەڵام ناشڵێم نایکەم بۆ نایکەم ئەیکەم بەڵام بە شەرتێک ئاوازێکی جوانمان دەستکەوێ شعرێکی جوانمان دەستکەوێ ئەگەر کارێکی هونەری باش بێ بۆ نە ئەیکەم بەڵام گرنگەوەی ئاواز و شعرەکەم بەدڵ بێ درستە مامۆستاگیان ئەمڕا ڕۆپڕە لە پەیکەری کەسایەتی مەزن ڕۆژانە ڕەنگە دەیان هەزاران کەس بەریات تێپەڕێ ناوی لەسەر نووسراوە پێت خۆشە لە پاڵەم پەیکەرانەیە پەیکەرێکت بۆ دابنرێ جارێ من خۆم کە سەردانی حەدیقەی شعبەکەم لێرە زۆر خۆشحاڵم تەماشای ئەو پەیکەرە ئەو کەسایەتیە مەزنانە ئەەکەم کە پەیکەرەکانیش بەڕاستی زۆر بە جوانی دروست کراوە و پێم وایە تاوبەتاوی نۆژە نەکرێتەوە بە یاقێکەن بۆ ئەوەی پەیکەرەکە ڕەنجی نەڕوە بەڵام من لێرەشەوە حەزەکەم بڵێم جارێکتر زۆر سپاسی دکتۆر تاها ڕەسوولەکەم کە ساڵی 2022 پەیکەرێکی بۆ من دروست کرد توانیمان لە مەراسیمێکە لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک دایبنین پەیکەرەکە لە شاری کەرکووک بەڵێ لە شاری کەرکووکە 2 ساڵیشە ناو سنتەرەکە پەیکەرەکەی من دانراوە و لێرەشەوە زۆر سپاسی دکتۆر تاها ڕەسوولەکەم کە ئەرکی سپۆنسەری ئەو پەیکەرە خستی ئەستۆی خۆی
مامۆستاگیان هەر بژیت هەر بمێنی تەمەند درێژ بیت من پێم خۆشە کە هونەرمەند خۆی لە ژیانە ڕەنگە خۆش هەروابی پەیکەری بۆ دروستکرە خزمەتی بۆ بکرێن نەک لە دوای نەمانی کە خۆی نەیبینێ وڵی ینی تۆ هاوڕێن ژەگەن بناسبن ئەوە نە حەزم درستە حەز ناکەم بخۆم زۆر دەرخەم بەڕاستی ئابڕام بەڵام ئەو پەیکەرش کە دکتۆرتەها بۆ منی دروست کە لێرەوە زۆر زۆر سپاسیەکەم بڕاتە بێ پێینەوت بوو کردی مفاجئە بووم هەر کردی مفاجئە بووم ئیتر ئەو دواتر توانیمان لە مەراسیمەکە مەراسیمێکی جوان لەناو سنتەری ڕۆشنبیری کەرکوب ئەو پەیکەرە دابنێت بەڵام قەیچەکە ئەو قسەی جەناب جیشتەوە ئیتر لە هەر بوارێکی هونەرابێ ئەو کەسایەتی لە ژیانە ما بێ پەیکەری بۆ دروستکەیت و بە چاوی خۆی ببینێ باشترە هەر بژی مامۆستاگیان تەمەند درێژ بی بمێنی ئینشاءڵڵا بۆ پێشکەشکردنی بەرهەمی زۆر جوان وەکو بەرهەمەکانی ڕابردوو ئینشاءڵڵا سپاس بۆ بەرنامە جوانەکەت لەگەڵ پەیمانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە سوپەنجەی ئوستافە جوانە خۆش بێت کە ماوەیەکە لەگەڵ ئێمەیان هەمیشە هیوای سەرکەوتن بۆ بەنامەکە دەخواست سپاس بۆ تۆ من زۆر خۆشحاڵ بووم جێگەی فەخرمە سپاس مامۆستاگیان دووبارە سپاس بە ئامادەبوون لە پرۆگرامەکەم ئەزیزان پرۆگرامی ئەمجاری لەگەڵ پەیمانم پێشکەشکردن لەگەڵ هونەرمەندی ئەزیز و خۆشەویست هەمڕۆ کەرکووکی کە خەرمانێک لە هونەر و گۆرانی جوانەکانی لە خزمەتی یۆگرەکانی بووە تا پرۆگرامێکی تر لە شارێکی تر ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت.